واروا فرمو إذا أفطر أحدكم فليفطر على تمر ئەگەر لە یەکێ لە ئێوە ڕۆژوشکان با بە خورما بیشکێنێ. خورما باشترین خواردنە بۆ کەسی ڕۆژوان لەبەرەوەی خێراترین خواردنە کە بەناو هەموو لاشەدا بڵاو بێتەوە و ئیسفادەکەی بە تەواوی بگات. خواردنەکانی کە ئیسفادەی هەیە بەڵام درەنگتر وەکو خورما نییە. خورما سوودەکەی لە هەمووی زیاترە و لە هەمووشی زۆتر بڵاوە بێتەوە بەناو هەموو لاشەدا بە دەرەجە 2 ئاو دێت. فإن لم يجد ئەگەر خورمای دەست نەکەوت فليفطر على ماء ئەو با بە ئاو بیشکێنێ. واتە لە دوای خورما باشترین شت کە ڕۆژی پێ بشکێنی ئاوە. ئاویش لە دوای خورماوەیە بۆ خێرایی بڵاوبوونەوە، چونکە بەڕاستی ئاو پاککەرەوەیە، هەم ناو لە شت پاکەکاتەوە هەم دەرەوەی شت پاکەکاتەوە. ئەگەر ئینسان خورمای خوارد و توانی دوای ئاویش بخوات ئەمە زۆر ئەفضەڵە. ئەوەی کە دوکتۆرەکانیش ئەمڕۆ وەسەتی پێکەن چۆنەتی خواردنێواڵەن خورماکە بخۆ پاشان ئاو بکە سەریا، هیچ مەخۆ، بڕۆ نوێژەکە و بکە بە هەر نەبێت 10 دقەیەکی بەسەرا بچێت، 5 دقەیە 10 دقەیەکی بەسەرا بچێت، دوای وەرەوە نان بخۆ ئیسفادەی تەواو ئەگەێنێ بەو لاشێت ئەو خورما و ئاوە لەو کاتەدا.